ئەمە حەقی خەڵک وەربگرم لەسەر حەقی خەڵک بێمە قسە. سڵاو لێ بێ ستایلت چییە بێت تۆ؟ ئەمە ستایلی کۆنی جلی کوردی شاری سلێمانیە کە تایبەت بۆ بە ئافرەتە قەدیمەکانی جاران. حەزە لەم ستایلانەیە؟ بەڵێ ستایلێکی زۆر جوانوش ناوازە و جیاوازە. باس سلێمانیەکەی سلێمانی چیەگەێنێ لە لای تۆ؟ لەلای من شاری سلێمانی شارێکی زۆر خۆش و دڵگیرە، هەر کەسێک تەنانەت ئەگەر بە سەردانکردنیش بێت ئەوە زۆ بە شارێکی دڵگیر و شارێکی جیاواز و خۆشی ئەزانێ. بۆ من حەزەکەی زیاتر بچی بۆ چوە سەردانی چۆ بکەی لە سلێمانیە؟ ناوبازاڕی سلێمانی لای مزگەوتی گەورە. لێستا حەز لە بازاڕ تۆ؟ بەڵێ. حەزە چ خواردنێشێتی؟ شاری سلێمانی کفتە. بۆ زین دروستیکەی؟ نەوەڵە. ئەی هەوڵە نەیە خۆ فێرکەوەنە حەز لێە؟ وەڵی جاری شەڵا لە داهاتووە خۆم فێرە. لە داهاتووە. بەڵێ. ئەتەوێت لە داهاتووە ببی بە چی لە ژیانتا تۆ؟ ببی بە چ شتێک؟ حەزم لە بەشی یاسایە. بەشی یاسا. بۆچی یاسا؟ لەبەرەوەی کاتێک ئەمە حەقی خەڵک وەربگرم لەسەر حەقی خەڵک بێمە قسە. ئەتەوێت بی بە محامیەشی زیرەک بی بە حاکمێک؟ حاکم. حاکم؟ وەڵێ. باشە. چوشێکی سلێمانی و بەلاوە جوانە. بە ساقەوم. پێچگەلەوە. بە قوربانە بم. زیاتر ئەو شانەمان هەیە لە شاری سلێمانی.